سڵاو ڕێز بۆیەوە بینەران و بیسەرانی خۆشەویست لە بەرنامەی ڕاستەوخۆدا لەگەڵتانم. لەم بەرنامەیەدا دەچینە نێو لاپەڕەیەکی خوێنایی مێژووی هاوچەرخ ئێران. باس لە یەکێک لە تاریکترین قۆناغەکان دەکەین کە بەدەی 60 ناسراوە. قۆناغێک کە تێیدا هەزاران زندانی سیاسی و بیرروڕای جیاواز بە شێوەیەکی سیستەماتیک و درڕندانە لە گرتوخانەکانی کۆماری ئیسلامیدا لە سێدارە دران. لوتکەم تاوانە گەورەیەش کۆمەڵکوژی بە کۆمەڵی زندانیانی سیاسی بوو لە هاوینی ساڵی 1367 هەتاوی و هاوتایە لەگەڵ 1970 زاینی. ئەم کارەساتە هەوڵێک بوو بۆ سڕینەوەی نەوەیەکی تێکەوشەر و لە ناوبردننی ئۆپۆزیسیۆنی سیاسی و بیرە جیاوازەکان لە ئێراندا، بەڵام سەرەڕای هەوڵی بێوچانی ڕژێم بۆ شاردنەوەی ئەم تاوانە و کەبکردنی دەنگی بنەماڵەکان لە ناو دڵی ئەم کارەساتانەوە بزوتنەوەیەکی مەزن و خۆڕاگر سەری هەڵدا، بزوتنەوەی دادخوازی. لەم بەرنامەی ئێساماندا تەنیا دەتوانین هەندێک لایەنی ئەو کارەساتە بخەینە ڕووکە بۆ ژوازی ئێران و نظامی خزمەتکاری واتە کۆماری ئیسلامی هۆکاری بوون و ڕێز لە یادی قوربانیانی ئەو کارەساتە دەگرین و تێکۆشان و خۆڕاگری و هەوڵی دادخوازان لە سەروی هەمویانەوە دایکانی دادخواز بەرز نرخێنین. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ڕەهەندەکانی ئەم کارەساتە و شیکنەوەی بزوتنەوەی دادخوازی ئەمڕۆ میوانداری هاوڕێی زۆر بەڕێز ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە دەکەین. بفەرمێ و جوابی هەندێک پرسیارمان باتەوە. سڵاو ڕێزمە بۆ ئێوە سەرجەم بینەرانی خۆشەویستی بەرنامەکە. زۆر بەخێر بێ هاوڕێ ئەسعەد. دەمەوێت لە خاڵی سەرتاوە دەست پێ بکەین لەو کەشە پڕ لە سەرکوت و ترسناکانەی کە دوای کۆمەڵکوژیەکان بزوتنەوەی دادخوازی چۆن و لە کۆ سەری هەڵدا. ئەگەر کەمێک ڕۆنتریش بدوێم لەو ساتە وەختە ترسناک و پڕ لە سەرکوتەی دوای کۆمەڵکوژیەکان یەکەمین چەخماخەکانی بزوتنەوەی دادخوازی چۆن لێدرا، بە تایبەتیش ڕەوتی گەشەسەندنی ئەم بزوتنەوەی لە کوردستان و بەلوچستان بە لە بەرچاوگرتنی باگراوەندی سیاسی و کۆمەڵایەتی ئەم ناوچانە چۆنی بوو. بفەرمون. بەگشتی ئەگەر بمەوێ باسی سەرهەڵدانی وەها بزوتنەوە گەلێک بکەم بۆ ئاشنایی زیاتر ئەو نسڵەی کە هاوتەمەنی منن یان لە حەفتاکان و بەرەو ئەملا لەدایک بوون، ئەمەوێ تعبیرێک لە جمهوری ئیسلامی بکەم کە لە کاتی هێرشی داعش بۆ سەر خەڵکی سووریا، عێراق و ئەو ناوچانەی کە داعشتیا دەسەڵاتی بوو مثاڵێک بێرمەوە. ئەم ئیسلامیەتون ڕەوگەلە باوەڕیان ئەوەیە کە بە خاتر ئەوەی کە بتوانی سرعەت عەمەڵ بیت بە سەپاندنی بیر و باوەڕی خۆت دەبێت تا بۆت ئەکرێ بە شێوەیەکی زۆر بێڕەحمانە قەتڵعام بکەیت. مهم نییە ژنە مناڵە گەورەیە بوچکە پیرە جوانە سەنەوانە مهم نییە، تا زۆرتر بکوژی زۆرتر ئەتوانی ئیدئۆلۆژی جنایەتکارانەی خۆت بەسەر ئەوانە بسەپێنی. جمهوری ئیسلامی نمونەیەکی تاریخی لە داعشێک بوو کەوتم ئەم نەسڵانەی دوای شۆڕشی ساڵی 1357 سەپاندنی کۆماری ئیسلامی بەسەر شۆڕشا لە ناو داعشە بینیمان. منتەها جمهوری ئیسلامی چۆن وڵاتانێکی زلهێز لە هێنانە سەرکاریە لەبەر تەسیریان بوو لە پشتی بوون، بە هەواپەیمای خۆیان ناردیانە و لە تحت حفاظەت و ئەمنیەتی خۆیان ناوخمینیان ناردە و لەگەڵ باقی کاربەدەستانی کۆماری ئیسلامی بە ئەمان بگرە زۆر قەساوەتێکی زۆرتر و چاونەترسیکی زۆرتریان بوو. لە کتێب مێژوویەکانە بەداخەوە کە باسی بزوتنەوەی دادخوازی ئەکرێت لە دەیە 60 یان کۆتاییەکان دەیە 60 کە بەداخەوە ئەوجی خۆی لە هاوینی 1367 تا بە کوشتاری هەزاران زیندانی سیاسی لەلایەن کۆماری ئیسلامی و بەناو حاکمە جنایەتکارەکانی و بەڕێوەچوو وا باس ئەکرێت. بەڵام ئەگەر بمانەوێ مێژوو وەکو خۆی بخوێنینە و دایکانی شۆڕش لە کوردستانە
ئەو دایکانەی کە منداڵەکانیان بە هەناردن بۆ پێشمەرگایەتی بە ڕۆشتەی گیرودەبوونی مناڵەکانیان بە جنایەتکارانی جمهوری ئیسلامی و ڕۆشتنیان بۆ ناو زیندان و سیاچاڵەکانی ئەو ڕژیمە بە کۆڵ هەڵگرتن و شاخ بە شاخ ڕۆشتن بە دوای ڕۆڵەکانیانە بۆ ئەوەی کە پێیان بڵێن کە ئێمە لە پەنای ئێوین وە کۆڵ نادەین بە ئەم ڕژیمە جنایەتکارە کە ئەی هەوێ خۆی بسەپێنێ بەسەر دەستکەوتەکانی ئینقلابە نیشانیانداکە یەکەم بزوتنەوەی ئەوەی کە تەنانەت ناوی دادخوازی لێ نراوە لە ئەدەبیاتی سیاسی خەڵکی ئێرانە کە دەکرێ ناوی بزوتنەوەی حەق تەڵەبانەی لێ بنرێت تەنانەت چۆن خۆ داد لە کێ بخوازی لە کۆماری ئیسلامی لە جنایەتکارانێک کە ڕۆڵەکانمانیان کوشتووە ئەم چۆن بەم ناوە ناسراوە من پێم وایە ڕیشەی سەرهەڵدانی ئەم بزوتنەوە ئەگەڕێتەوە بۆ بزوتنەوەی شۆڕشگێرانەی خەڵکی کوردستان و بە دوای ئەوەیشا کە کۆماری ئیسلامی ئیعدامە بەربڵاوەکانی دەهەی 60 بەڕێوە برد دایکانی خاوەران و وردە وردە هات بوو بە دایکانی پارکی لالە دایکانی ئابان و ئێستا دایکانی شۆڕشی ژنجیان ئازادی و بەگشتی بنەماڵەکانی ئەم شۆڕەشانە نەک بە تەنیا دایکەکان جنبشێکی وایان دروست کردووە کە لە هەموو شوێنێکی دنیا لە پارلەمانەکان ئەوروپاوە بگرە لە ئەنواع وەخسام کۆڕۆکۆبوونەوە کە لە ساڵانە لە سەرجە وڵاتانی دنیا بەڕێوە چێت بیگرە لە بانکردنی وەکێڵەکانی ئەم خانەوادەگەلە و خەڵاتکردنیان لەلایەن ڕێکخراوە نێونەتەوەیەکانەوە بگرە لە هەموو ئەمانەوە کە چاوی لێ ئەەکەیت بەڕاستی دەنگی خۆیانیان گەیانوەتە ئاستی دنیا لە سیستان و بەلوچستان ئەو قەتڵ عامەی کە ئەو جنایەتەی کە کۆماری ئیسلامی لە جریانی شۆڕشی ژنجیان ئازادیا کردی ئەوەی کە ناسرا بە جمعەی خوێنین و بەگشتی ئەو هێرشانەی کە بۆ خەڵکی سەر خەڵکی سیستان و بەلوچستان کردی وای کرد کە ئەم جنبشە زیاتر پەرە بستێنێ جاران کە باسەکرا بلا فاصلە باسی کوردستان باسی تورکەمان سەحرا باسی بزوتنەوە جۆر بە جۆرەکان و سەرکوتیان لەلایەن دام و دەستگای ڕژیمەوە کە لەسەر حسابی ساواک ساقرابوونە و دواترا بە دوای ڕوخانی ڕژیمی گەندەڵی پاشایەتیە و بەگشتی بە پشتبەستنی ئەمانە بە سیستەمی جنایەت بە سیستەمی جاسوس دروستکردن و گرتنی خەڵک و عەزیەتکردن بە مەوازاتی ئەمە جنبشی دادخوازی لەلایەن بنەماڵەی ئەو کەسانەی کە چە گیانیانیان بەخت کرد چە هەتاکو ئێستەیشانە زیندان و سیاچەڵەکان کۆماری ئیسلامیە شکڵی کرد. بەڵێ دەست خۆش بۆ ڕوونکردنەوەکانت هاوڕێ سەد لێرە ئەمەوێ پرسیارێکی تر بکەم هەر بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی وەک دەزانین کە خاوەنی تایبەتمەندی و ناسنامەی خۆیەتی دەکرێت من ئەو پرسیارە لەیەوە بکەم کە پێمان بڵێ تایبەتمەندیە دیار و بنەڕەتیەکانی بزوتنەوەی دادخوازی چین و گرنگتر لەوەش ئەو بزوتنەوەیە چۆن مەسەلەن چۆن توانیوێتی پەیوەندی لەگەڵ جوڵاونەوە یەک لە دوایەکەکانی کە لە دوای خۆیەوە هاتوون وەک بزوتنەوەی ژنان و بزوتنەوەی کرێکاری و خوێندکاری و بە تایبەتیش لەم شۆڕشی پێشوو شۆڕشی ژنجیان ئازادی چۆن توانیوێتی کاریگەری لەسەر ئەمانە هەبێت؟ بە باوەڕی من یەکەم تایبەتمەندی ئەم جنبشە سیاسی بوونیە تەبەقاتی بوونیە ئازادی خوازبوون و ڕزگاری تەڵەب بوونیە ئەگەر سیر بکەین کۆماری ئیسلامی هات بۆ نمونە دەیان جار خاوەرانی ئەمدی و ئەودی و کرد بەڵام کەماکان بنەماڵەکان ڕۆشتن گوڵیان تیا بڵاو کرد ویستی ترس و وحشت لە دڵی خەڵکا دروست بکات بەڵام بینیمان لە کوردستانە و هەڵسوڕاوانی کرێکاری هەڵسوڕاوانی بزوتنەوەی ژنان ئەو خوێندکاران و دانشجوانەی کە لە تاران و لە شارەکانی تری ئێرانە دەرسیان ئەخوێند لە بۆنە تایبەتەکانە کە تایبەت بوو بۆ نمونە بە کوشتاری زیندانیانی سیاسی لە هاوینی 1960 ڕۆشتن لەوێ لەگەڵ بنەماڵەکان ئەوان
ڕێزیان لە یادی ئەوانە کرد. هەتاکو ئێستش کۆماری ئیسلامی ساڵ نییە کە گۆڕی کاک فەرماندەی سەربەرز و هەمیشە زیندوی کۆمەڵا کاکشوان گۆڕی ڕێبەری نەسرەوتووی بزوتنەوەی شۆڕشگێرانەی کوردستان کاک فوادی مستەفا سوڵتانی و سەرجەم ئەو کەسانەی کە بۆ ئازادی و بەرابەری بۆ یەکسانی ئینسانەکان بۆ خواستی بەرحەق و حاشا لێکراوی ئینسانەکان لەلایەن ڕژیمهایەکی دیکتاتۆری وەکو کۆماری ئیسلامی و خەباتیان کردووە تەنانەت ڕەحم بە گۆڕەکانیان ناکەن هێرش ئەکەنە سەریان و کێلی قەبرەکانیان ئەشکێنن بەڵام لە کۆتاترین ماوە نەسڵی تازە ئەوانەی کە تەنانەت ئەسەن ئەندامی بنەماڵی ئەو ئازیزانەش نین بە دڵسۆزیە و ئەڕۆن دیسان دروستیەکەنەوە دیسان لەسەر گۆڕەکانیان تاجە گوڵینەدانن ڕێز لە خەباتیان ئەگرن و احترام بۆ تێکۆشانیان دانن و ئەمە بێجگەلەوە خۆب ئەمانە سیرکەین هەر ئتفاقێک پێشتێ ناڕزایەتی کرێکاران بە نەدانی حقدەستەکانیان لەلایەن ئەوانە و کۆماری ئیسلامی محکوم ئەکرێت پشتیوانیەکەن لە کرێکاران متەقابڵەن کرێکاران لەوان لە بزوتنەوەی شۆڕشگێرانەی کوردستانە وتم بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی بنەماڵەی دادخوازان بنەماڵەی ئەو کەسانەی کە گیانیان بۆ ئازادی ئینسانەکان و بزوتنەوەی شۆڕشگێرانە لە کوردستانە بەخت کردووە بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی خەباتیان کردووە شان بە شانی بزوتنەوە ڕزگاری خوازەکانی خۆیان شان بە شانی ئەحزابی سیاسی و جنبش‌هایی کە پشتیوانی کردووە لە خواست و متالباتی ئەوان ئەگەر بزوتنەوەی کرێکاری تەشەکلهایەکی بۆ خۆی دروست کردووە کە سەربەخۆ بووە لە ئۆرگانە ئەمنیەتیەکانی ڕژیم ئەوان پشتیوانیان لێکردووە و متەقابڵەن ئەمانیش هەر بە هەمان شێوە دایکانی شۆڕش پشتیوانیان کردووە لە بزوتنەوەی ژنان لە سەر تاسەری ئێرانە لە بیرمە کاتێکە کاک شارۆخی زەمانی گیانی بەخت کرد لە کوردستانە و هەیئەتێک ڕۆشتن پێک هاتوو لە کۆمەڵێک چالاکی کرێکاری و مەدەنی ڕۆشتن لەوێ و نیشانیاندا کە لە کوردستانە و ڕێزدا ئەندرێت بۆ هەوڵ و تەلاش و فعالیەتەکانی شارۆخی زەمانیەکان ئەمە گەرەکمە بەگشتی بێژم کە ئەم بزوتنەوەیە شان بە شانی بزوتنەوەی سیاسی و تەبەقاتی لە ئێران و کوردستانە گەشەی کردووە خواست و متالباتی ڕۆشتووەتە سەرە و ئەسەن حسابی بۆ ڕژیم نەکردووە سێرکە ئێستا کە دەمی هەرکام لەم کەسانە ئەەکەیتەوە ڕژیمی جمهوری ئیسلامی پێوانیە جمهوری ئیسلامی دەبێت کمیتەی حەقیقەتیابی بۆ دروستکە کە بزانێت داخۆ مناڵەکەیان بە شێوەیە کوشتویان کوشتووە دەڵێ قاتڵینی کۆماری ئیسلامی دەبێت لە دادگاگەلێکی عەلەنیە بە حزوری ئێمە جواب دەرەوەی کوشتار و قەتڵعام و ئیعدام و جنایەت و زیندانهایەک بن کە بەسەر ڕۆڵەکانی ئێمەیانە داهێناوە زانی لە پنای ئەمانە تەنانەت جمهوری ئیسلامی مەسەڵەن هەوڵی داوە کە نفوز کاتە ناو بڕێ لەم ڕێکخراوەگەلە و نەیتوانیوە بۆچی نەیتوانیوە ئەمخێکە ئەمان بۆ خواست و ویستی خۆیان ڕوو بە کۆمەلگای ئینسانی کۆمەلگای نێوەتەوەی ئەو کۆمەلگاگەلەکە دەنگی ئازادی لە ناویانە دەنگی ئازادی خوازی لە ناویانە دەنگی حەقتەڵەبی لە ناویانە بەرز بووەتە و نەیتوانیوە بەر بە بڕینی ئەو مەرزانە بگرێت کەوابوو من پێم وایە خسڵەتەکانی ئەم بزوتنەوەیە خواست و ویستەکانی ئەم بزوتنەوەیە خواست و ویستێکن کە ناکرێت ئێمە جیای مەساڵ قاڵبی مەدەنی پێبین قاڵی بەوەی ببین فقط دایک و باوک و برا و خوشکێلێکی دڵسۆزن بۆ کەسەکانیان لە دەستیانیان داوە نا ئەوان تەنانەت تانم بێژم مخالفی ئیعدامن
تانم بێژم مخالفی بوونی زیندانن ئینسانەکان بەهۆی جیاوازیە و کەونە زیندان و ئەمانەیان بارها لە ئیتلاعیە جۆر بە جۆرەکانیان ناوتووە کەوا بێ لە یەک جمڵا بمەوێ بڵێم ئەوان دەنگدانەوەی خواشت و ویستی ئازادی خوازانە و ڕزگاری بەخشی کۆمەڵگان. بەڵێ دەست خۆش. کۆماری ئیسلامی هەمیشە هەوڵیەوەی داوەکە ئەم چاوانە گەورانە یان ئەم کوشتارگەریانە لە بیرەوەری گشتیدا لە بیرەوەری تاگەکاندا بسڕنەوە. دەکرێت باسی ئەو هەڵس و کەوتانەمان بۆ بکەیت کە دژ بەم بزوتنەوەیە بە تایبەت کە کراوە و لە بەرامبەریشدا کاریگەرترین شێوازەکانی خۆڕاگری و بەرەنگاربوونەوەی دادخوازان بۆ زیندوهێشتنەوەی یادەوەری قوربانیەکان و بەردەوامیدان بە داواکاریەکانیان چی بووە؟ سێرکەن کۆماری ئیسلامی ئەگەر زۆر نەگەڕمەوە بۆ دواوە هەر لە کۆتاییەکان دەهەیە 600 باسی بکەم ئەوان دەورانێ بوو کە سوسیال میدیا وەکو ئەمڕۆ نەبوو. ئەگەر ئەمڕۆیش وەکو ئەو کاتە بووایە ئەو هەموو کوشتارە ئەو هەموو کوشتن و بڕین و تەقەکردن و ساچمە لێدان و کوێرکردن و سەقەتکردنی جوانانی ئێمە بەهۆی داواکردنی مافەکانی خۆیانەوە ئەوانەیان بە شێوەیەکی زۆر بربڵاو کارێک پێکرد کە دەنگدانەوەی نێونەتەوەیی نەبێ. بەڵام ئەمڕۆ بە یمن و بە بێسلاح بە قەوڵ فارسیڵی بە بەرەکەت بوونی سوسیال میدیا و ئەوان ناتوانن ئەو شتانە بشارنەوە. ئەمڕۆ ئەبینی کە هەر ئەو ئینسانانەی کە لە جریانی شۆڕشی ژنجیان ئازادیە بەداخەوە بەشێک لە ئەندامانی لەشیان بریندار بوو چاویانیان لە دەستدا هیچیان بێدەنگ نەبوون هەمویان ئیعلام جرمیان کردگە بەرعەلەی کۆماری ئیسلامی بەرعەلەی کاربەدەستانی جنایەتکاری کۆماری ئیسلامی هەمویان لە هەر گۆشەیەکی دنیا هەن کە هەوڵ ئەدەن کە ئەم ڕژیمە جنایەتکارە بە دنیا بناسێنن بەڵام ئەو کاتوە نەبوو ئەو کات ئیجازە نەدرا کە کتێبێ بنووسرێت لەو بابەتەوە ساڵهای ساڵ زیندانیانێکیان ڕاگرت کە بەڕاستی بەشێکیان خۆشبەختانە توانیان گیانی سالم بە دەرببەن بێنە دەرەوەی وڵات وە کتێبها لەسەر ئەم تراژدیە گەورە کە بەسەر بەشەریەتا لە ئێرانە هات و بەشێکی بەرچاو لە کۆمەڵگای نێونەتەوەیی لە ئاستیا بێدەنگ بوون بنووسن. دایکانێک هاتنە دەرەوە کە گێڕایانە و بێسلاح بوو کە شیشە یا عروسەک دەست مناڵەکانیان تاکە دەمپایی هاوزیندانیەکانیان بووە. کەسانێک هاتنە دەرەوە بە جورئەتەوە باسی ئەوەیان کرد کە جنایەتکارانی کۆماری ئیسلامی تەجاوزیان کردووە بە بەشێکی بەرچاو لە زیندانیانێکە حاضر نەبوون هاوکاریان بکەن. زانی ئەمانە گۆشەهایەکە کەسانێک هاتنە دەرەوە باسی ئەوەیان کرد کە جنایەتکارێک وەکو خەلخالی و لاجوەردی و کێوکێ ڕۆشنە ناو زیندانەکان بە مثبەت و مەنفی نیوەیان ئەعدامە کرد نیوەیان دانا بۆ نەوبەت بەعدی. کەسانێک هاتنە دەرەوە باسی ئەوەیان کرد کە جنایەتکارانی کۆماری ئیسلامی قارەمانگەلێکیان بە شێوەگەلێک لە ناوبرد بە شێوەگەلێ عەزیەت و ئازارداکە بێسلاح ڕژیم تا ئەو کاتە نەیهێشت بوو دەنگیان بێسلاح دەربێت کەوابوو ئەوان نەهایەت سعی خۆیانیان کرد. خۆب هەر ئەحمەدی نژاد نەبوو کە ڕۆشت لە دانشگای کولەمبیا سەن قسەهایەکی کە هویان لێ کرد یعنی حاشای لە چایەکە کرد کە لە ئێرانانیە کە دوایە دیمان لە پەنای دەست خۆیانەوە هەیە منها اعترافیشی پێ ناکەن. ئەزانی هەموو ئەمانە بەڕاستی کۆماری ئیسلامی بە بەردەوام هەوڵی داوە کە جنایەتەکانی بشارێتەوە و کوشتارەکان بشارێتەوە بەڵام خۆشبەختانە ئەو کەسانەی کە ڕزگاریان بوو توانیان کە ماهیەتی جنایەتکارانەی ئەم ڕژیمە ئەوەی کە لە پشت دەرگای زیندانەکانەوە خۆما ئەوەی کە بە دەیان هەزار دایک باوک و خانەوادەی لە ئسترسهایەکی دەیان ساڵا حتا بەشێکیان هەتاکو ئێستا ڕاگرتووە توانیان بێسلاح نیشانی بدەن کە بەڕاستی کۆماری ئیسلامی چه جنایەتێکی کرد. بەڵام بەداخەوە بۆ سازش و بۆ ڕێکەوتن و بۆ دۆشینی کۆماری ئیسلامی لەلایەن بەشێک لە وڵاتانی سەرمایەداریە و
کۆمەکیان کرد کە ئەوانە فرامۆش بکرێت کۆمەکیان کرد کە جنایەتکارگەلی لەوانە بۆ وەرگرتنی علاج و ئەمانە بێن بۆ ئەوروپا و بە لەژێر بە ئیسلاح تەدابیر ئەمنیەتی شەدیدا بیان شارنەوە کاتێک کە فعالینی سیاسی پیانیان زانی بە خاطرەوە جمهوری ئیسلامی لیان نگەران نەبێ تحویڵیان داوە پیان و هەموو ئەمانە بەڕاستی کارهایەکە کە مێژوو لە بیری ناکاوتم کوشتاری زیندانیانی سیاسی لە ساڵی هاوینی 1960 کۆماری ئیسلامی توانی بۆ چەند ساڵی بیشارێتەوە دەنگی ئێمە دەنگی بزوتنەوەی حەقخوازانەی خەڵکی کوردستان بزوتنەوەی شۆڕشگێرانەی خەڵکی کوردستان دەنگی بزوتنەوەی چینایەتی لە ئێرانە ئەگەر کۆماری ئیسلامی هەوڵیدا چەند ساڵێک پی بکات بەڵام ڕێگەهای تر دۆزراوە و ئەم ڕۆژە ئەبینین ڕۆژ نییە لە گۆشەیەک لەم دنیا ئەم جنایەتکارانەوە کەسانێک وەکو ئەوان محکوم نەکرێن لەسەریان کۆنفرانس و سمینارها و جەلساتی متەفاوت دانەندرێت لەناو ئەو کالی دۆرگەلا کە جاران مەمنوع بوو بۆ ئەوەی کە بە ئیسلاح لە 2 کیلۆمتریشە و فعالین ڕەتبن ئەمڕۆ ئەڕۆنە ناویە و دەنگی خۆیان بەرزەکەنەوە بە ئیسلاح فشار تێرن بۆ جنایەتکارانی کۆماری ئیسلامی کە هاتوچووی ئەو ڕێکخراوە نێونەتەوەی گەلەکەن فشار ئەخەنە سەر ئەمانە کە شەرم بکەن لە ڕابتەگردنی خۆتان لەگەڵ سیستمێکی جنایەتکار وەکو کۆماری ئیسلامیە. بەڵێ هاوڕێ حەزم نەکرد قسەکان پێ بڕم بەڵام هەر تایبەت بەم قسە باسانەی کە ئێستا کردە دەمەوێت پرسیارێکی تر بکەم کە هەر سەبارەتە بۆ قسەکانی خۆت. من لێرەدا ئەمەوە بزانم کە بزوتنەوەکانی دیکە و خەڵکی وشیار چ کاردانەوەیان بەرامبەر بەم بزوتنەوەیە هەیە بزوتنەوەی دادخوازی. ئەگەر بۆ نمونە چەند بزوتنەوەی کارا لە کۆمەلگای ئێرانە فعالن بزوتنەوەی شۆڕشگێرانەی خەڵکی کوردستانە بزوتنەوەی ژنانە بزوتنەوەی کرێکاریە بزوتنەوەی خوێندکاریە و ئەوەی کە بەگشتی پێ ئەوترێت بزوتنەوەی کۆمەڵایەتی لە ئێران. ئەم بزوتنەوەگەلە بەنسبەت بزوتنەوەی دادخوازی یان بزوتنەوەی خوازیاری بەرخوردکردن بە جنایەتکارانی کۆماری ئیسلامی لە ڕێگەگەل قانونی و عەلەنی و تەئسیر گوزارە بووێتن پشتیوانی کراون. هەتاکو ئێستا بزوتنەوەی کرێکاری یەکێ لە بێسلاح مؤثرترین بزوتنەوەگەلەی کە پشتیوانی لە بزوتنەوەی حەقخوازانە کردووە. لە یەک دانە ڕاگەیاندن و تلاعیە ئەوانە بەنسبەت مەسایلی مربوط بە ئازادکردنی زیندانیانی سیاسیە و نابینین کە گۆشە و ڕەتپایەک لەوە نەبێ کە ئەوان پشتیوانی ئەم بزوتنەوەی. بزوتنەوەی دایکانی شۆڕش لە کوردستانە بە بەردەوامی لەلایەن بزوتنەوەی شۆڕشگێرانەی خەڵکی کوردستان و پشتیوانی لێکراوە لەلایەن بزوتنەوەی خوێندکاری یان دانیشتوویە و پشتیوانی لێکراوە. کاردانەوەی ئەوان ئەوەیە کە ئەڵێن ئێوە بە بەشێک لە خۆمان ئەزانین ئێمە ئەبین بە دەنگ و ڕەنگی ئێوە لە هەر ڕێگە و ئیمکانێکە و کە هەمان بێت لە سوسیال میدیایەکە و بیگرە لە تەلەڤیزیۆنێکە و بیگرە لە رادیۆیەکە و لە نەشریەیەکە و هەر ئەم بەرنامەیە کە ئێستا ئێمە بەڕێوەی ئەبین لە خزمەتکردن بە گەیاندنی دەنگی ئەم بزوتنەوەیە بە نەسڵێک کە ممکنە بەهۆی وتم ئەو سانسۆرگەلەو کە کۆماری ئیسلامی دایناوە بەردەوامی و نەک تەنیا کۆماری ئیسلامی تەنانەت بەر لە ئەوانیش هەتاکو ئێستەیش دام و دەستگای دەوروبەر سیستمی گەندەڵی پاشایەتی ئیعتراف بەوە ناکەن کە لە بەرزایەکان زیندان ئەوینا بیژەن جەزەنی و هاوڕێیانیان چۆن تیرباران کرد. ئیعتراف بەوە ناکەن کە چۆن دەسۆپای زیندانیانیان لەناو ڕۆنا سوور ئەکردەوە. ئیعتراف بەوە ناکەن کە چیها جنایەتیان بەنسبەت فعالینی سیاسی بە تایبەت چەپ و کۆمۆنیستە و لەو دەورانانە کرد هەروەک چۆن ئێستەیش لە دروشمەکانیانە دیارە کە چەندێ لە کۆمەڵگای ئێران لە خواست و ویستێکە چەپە لە داواکاریگەلێکە فقط چەپەکان ئەتوانن بێسلاح لە بەرنامە و پرۆگرام و کینی خۆیان بیگونجێنن و
بە واقع دفاعکەن لەو خواستەوەیستە تاکو ئێستش ترسی خۆیان لەوە نیشان ئەدەن پشتگیری ئەکەن لە جنایەتکارگەلێ وەکو پەرویزی سابتی وەکو کەسانی ترکە خراپترین بەرخوردەکانیان بە زیندانیانی سیاسی کردووە مبتەکری هێنانی بەسڵاح ئەترافاتی تەلەڤیزیۆنی بوون کە لەمە بەدووە بازجوو خەبەرنگارەکانی کۆماری ئیسلامیش بەسڵاح بەڕێوەیان برد کەوابوو لە جمڵەی کۆتاییە ئاڵێم کە ئەم بزوتنەوەگەلە خۆیان مؤەزەف و تەنانەت بەشێکیان مبتەکر بە ابتکاری ئەوەیان گرۆستە سەوکە بۆ هاوکاری ئەم بزوتنەوەیەوە بۆ گەیاندنی دەنگی ئەم بزوتنەوەیە بە ڕێکخراوە نێونەتەوە یەکان بە بزوتنەوە ڕزگاری خوازەکان لە ئاستی دنیا بگەێنن. بەڵێ هەورێسات پێم وابێ میوانێکی ترمان لەگەڵایە ئەگەر لە ژووری کۆنتڕۆڵەوە بێنە سەرخە دەبیش. هاوڕێکی ترمان لەگەڵایە لە سەرخەت. بەڵێ ئەلۆ ئەلۆ گوێم لە دەنگتە. سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە و بۆ هاوڕێسعەد و هەموو بینەرانی کۆمەڵە تیڤی لە خزمەتتاندا ئەم کاتتان باش. زۆر بەخێر بێ سپاس. پێم وابێ ئاگاداری قسە و باسەکانی ئێمە بوون. بەڵێ بەشێکی نە هەمووی ئینتەرنێتەکەم لاواز بوو بەشێکی بینی زۆر چاکە. لەسەر کوشتارگەریەکانی دەی 6 قسە دەکەین و تایبەت سەر بزوتنەوەی دادخوازی. ئەگەر مەسەلەن یەکێ لەو پرسیارانە لە ئێوە بکەمەوە مەسەلەن کۆماری ئیسلامی هەمیشە هەوڵێەوەی داوەکە ئەو تاوانە گەورانە پەردەپۆشکە یان لە بیرەوەری گشتیدا بیسڕێتەوە لە دیدگای ئێوە مەسەلەن ئەمە چۆن ئەبین ئەو هەڵس و کەوتانە یان کە بەرامبەر ئەم بزوتنەوەیە کراوە چی بوون ئەگەر ئێوە لەم باسەوە کەمە قسەمان بۆ بکەن. بەڕای من بزوتنەوەی دادخوازی کوردستان کە زیاتر لەلایەن دایکانی شەهیدانی کوردستانەوە شەهیدانی ڕێگە ئازادی خوازی و بەرابەری دەستی پێکرد ڕێک لە بەرامبەر ئەم هەوڵەی کۆماری ئیسلامی داوەستا ڕێی نەدا کە ناونیشانی شەهیدەکان بزر بکرێت و ڕێگەیان ون ببێت و هەمیشە هەوڵی ئەوەیان داوە کە لەسەر چەند شت پێداگری بکەن یەک بکرێ و کوژی ڕۆڵەکانیان بکر و ئەوانەی کە بەرپرسن لە کوشتنی شەهیدەکان لە ڕشتنی خوێنیان لە ڕێگەی قانونیەوە دیاری بکرێن بە ڕێگەی قانونی و عادڵانە بە سزای خۆیان بگەین و ڕێگری بکرێت لە دووبارە بوونەوەی تاوانەکان. هەنێ لەم دادخوازەکانیش بەداخەوە تەنانەت داوای وەرگرتنی تەرمی ڕۆڵەکانیان ئەکەن تاوانەکان تا ئاستی گەیشتووە کە تەنانەت ئەترسن تەرمی ڕۆڵەکانیان بدەنەوە. بزوتنەوەی دادخوازی کوردستانیش پێشینەی دەگەڕێتەوە بۆ پێش ساڵەکانی 60 بەڕای من کە لە شەهیدەکانی کۆمەڵە و شەهیدەکانی تری کوردستان دەستی پێکرد. بۆ نمونە من خۆم بە چاوی خۆم بینیمە کە هەندێک لە دایکانی شەهیدانی گوردانی شوان لە ناو شاری سنە چۆن داخوازی خوێنی ڕۆڵەکانی خۆیان بوون. دوای ئەوە هەر لە سەرەتای شتۆڕشی ئێرانەوە بەڵێ ببورێ ئێمە ناو قسەکانیشت ئەتوانیت تەسویرمان پێ بدەیت کە ئێمەژەوە ببینن بینەرانەوە ببینن. ئینتەرنێتەکەم لاوازە پێم بێ بتوانم تەسویرێکی باش ئەگەر ناکرێت لێ بردووی یەکەم ببوراتمە ناو قسەکانتەوە ببورە ئەتوانی بێ فەرموو. بەڵێ کەسانێکی بوون وەک کەسانی شەهیدانی ڕێگەی ئازادی خوازی کوردستان وەک دکتۆر لوتفوڵڵا نژادیان فەریدەی زەکەریایی ئەوانتر شەهیدەکانی خانەوادەی تەرەقی کە خانەوادەکانیان و دایکەکانیان تا تاکو ئێستاش پێداگری دەکەن لەسەر خوێنی ڕۆڵەکانیان لەسەر ئەوەی کە بە کوژانی ڕۆڵەکانیان بناسێنەوە. هەروەها دوایی ئەمانە هەر ئەدامەی پیا کرد هەرتاکە کوشتارەکانی دەهەی 60 و دوایی لە بزوتنەوەی ژنجیان ئازادی کە کوشتارێکی لە ڕادەبەدەر لە کوردستان و دیکەی شارەکانی ئێران ڕوویدا لەم بزوتنەوەی داخوازی و دایکانی ئاشتی کوردستان بەڕای من لەم بزوتنەوەی زیاترین دەوریان بینی لە ئەوەی کە لە بەرامبەر ڕژیم داوەستان نەیان هێشت ناو و یادی شەهیدەکان بزر بکرێت و هەروەها اون بە هێمایەکی بەرخۆدان بەڕاستی بۆ کۆمەلگا بۆ هەموو کۆمەلگا
بێژگە ئەوەی کە داخوازی ئەەکەن بۆ ئەوەی کە خوێنی ڕۆڵەکانیان نەفۆتێت بۆ ئەوەی کە بکوژانی ڕۆڵەکانیان بناسێنەوە بە سزا بگەین لەسەر چەند شتی تر وەکو بزوتنەوەی کۆمەڵایەتی وەکو ئەو بەرخۆدانەی کە کۆمەلگا لە بەرامبەر دیکتاتۆریەت و فاشیست هەسی لەسەر ئەوە پێداگریان کردووە. دەتوانم لێرە ئاماژە بەناو هەندێکیان بدەم وەکو هەر خۆی دایکی ژینە ئەمینی یان دایەمینە سڵتانی کە بە بەرخۆدانی خۆیەوە بووتە هێمای ژنێکی کورد تەنانەت لە زیندانیش ناترسن. ئێمە دەبینن کە زۆربەی نەماڵەی داخوازەکان وەکو باوکی محەممەد حەسەنزادە وەک دایەمینا وەکو ئەوانی تر تەنانەت لەسەر ئەوەی کە ناوی ڕۆڵە شەهیدەکانیان ئەبن دەخرێنە زیندانەوە سزا ئەدرێن. نمونەمان هەیە وەک دایکی فەرزادی کەمانگەر وەک دایک ڕامین فاتەحی دایە شەریفە وەک دایک ئارزوو حسێنی دایک هومەن عەبدوڵڵاهی و ئەوانی تر هیچ کات بە وجودی ئەوەی لەسەر ڕای ئەوەی کە زامێکی گەورە لە دڵیانە ئازاداری تازیەباری ڕۆڵەکانیانن بەڵام بوونەتە هێمای بەرخۆدان و ڕۆحیە بەخشن بورە بەخشن بە کۆمەلگاکەی خۆیشیان. ئەمە لە سەرچاوەکەی خەف دەزانین لە کوردستانە و دەستی پێکردو ئێستاش گەیشتە ترۆپ و بەڕای من دەبێ کۆمەلگای ئێمەش بە پشتیوانیکردنیان ئەم ڕێگایە بەردەوام بکەن دەتوانن هەمیشە لە تۆ بۆنەکاندا بەشداری بکەن وەکو ساڵڕۆژی شەهید بوونیان ساڵڕۆژی لە دایکبوونی شەهیدەکان و هەروەها لەوە گرنگتر پشتیوانی بکەن لە دایکان و باوکانی شۆڕشکە زیندانیان دەکەن بڕنە بەر زیندانەکان نەهێڵن ئەمانە لە زیندان بمێننەوە نەهێڵن ڕژیم هەر چۆنێکە پێ خۆشە هێرش بکاتە سەر ماڵەکانیان. ئێمە دەیبینین کە ماشەڵا کەرەمی باوکی محەممەدی کەرەمی نەکەرخراوەتە زیندان زیاتر لە ساڵێک و یان ساڵ و نیمێک زیاتر لە زینداندایە ماڵ و ژیان و هەموو شتێکیشی دەستی بەسەردا گیراوە یان کەسێکی تر وەکو دایکی سیاوەشی محەممەدی لە تاران سیاوەشی مەحمودی. ئەمانە تەنانەت ئەوانەی کە لە تاران و شارەکانی تریش ڕۆڵەکانیان مرد لە یەکشت تێگەیشتن کە پێوەست بوون بەم بزوتنەوە دادخوازیەوە وتیان ئێمە پێمان وا بوو مەرگ و جنایەتەکانی کۆماری ئیسلامی تەنیا بۆ خەڵکە ناگەیتە ماڵەکانی ئێمەش بەڵام گەیشتە ماڵەکانی ئێمەش و دەگاتە ماڵەکانی تریش. پشتیوانی کردن لە بزوتنەوەی دادخوازی و دایکان و باوکانی شۆڕش تەنیا بۆ ئەوان نیە پشتیوانیە لە هەموو کۆمەلگا بۆ ڕێگرتنە لەوەی کە ئەم تاوانانە دووبارە بکرێتەوە. بەڵێ دەست خۆش بۆ قسەکان بۆڵا بن پێم خۆشە پرسیارێکی ترت لێ بکەم ئەگەر بتوانی جوابمان بیتەوە بەڕێزی. پرسیارێکی ترم ئەوە بوو کە کۆمەڵکوژیەکانی 16 بە تایبەت پێمان وایە کە کارستاتێکی دەرونیشی دروست کردووە لە دیدگای ئێوە یان لە بیر و بۆچون و ئێوە وەکو ئەزمۆنی خۆتان پێتان وایە کە ئەم کێشانە کە ئەم ناڕەحەتیانە نەبوونەتە هۆی ئەوەی کە ئەم شۆڕشانە ئەم تەزاوراتانە ئەم ناڕزایەتیانە کە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاکە و کە دوایین جاریشمان شۆڕشی ژنژیان ئازادیە و کە هەتاوەکو ئێستاش گەڕیە و ئاگرە دیارە و لە بۆچوونی ئێوەوە چۆنە؟ بەڕای من دەبێت گومان هەر تاوانێکە لە کۆمەڵگا ڕوو ئەدا تەنانەت ئەگەر یەک کەسیش بێت تاوان بکوژێت لەسەر ئاتیفەی جەمعی کۆمەڵگا و لەسەر ناخوداگای جەمعی کۆمەڵگات کاریگەری داهێنێ. ئێمە بینیمان کە بەهاری عەرەبی لە وڵاتانی عەرەبیدا بە کوشتنی یەک کەسی پێکرد. چ جای ئەوەی کە ئێمە لە دەهەی 60 ئەو هەموو ئینسانە ئازادی خواز و بەرابەری خوازە بە ناحق کوژران. تەنانەت ڕژیم ئەو کارێکە کردی تەرمەکانی پێ نەدانەوە بە تەرمەکان بە بنەماڵەکان نەدرانەوە چە لە کوردستان وچە لە تاران. لە کوردستان ئەوەی من بیزانم لە چەند شوێن وەکو لای قوروە ناوچەیەک بوو کە بە ناوی لەعنەتاوا دەیان ناسی تەرمەکانیان دەشاردەوە لە تارانیش لە ناوچەی خاوەران تەرمەکانیان شاردەوە. ئەو نەدانەوەی تەرمەکان کاریگەریەکی زۆر دەرونی قورس لەسەر کۆمەڵگا و لەسەر بنەماڵەکان داهێنێ. چەند پەیکەر و جەستەی مرۆڤ شتێکی زۆر گرنگە. کاتێک ئەو ڕژیمە تەرمەکان ناداتەوە بە خانەوادەکان تەنانەت دەرفەتی سوگواریکردن و دەرفەتی تازیەکردن و دەربڕینی خەمیان لێ ئەسێنێتەوە. کاتێک ئەو تەرمە نابینەوە هیچ کات ئەو سەبوریە نایێتەوە تاوانێک کە لەسەر ئەو تەرمە ئەکرێت کاریگەریەکی دەرونی زۆر قورس لەسەر کۆمەڵگا داهێنێ. ڕژیمیش ئەمە ئەزانێ ڕژیمە دیکتاتۆریەکان ئەمە ئەزانن و لە کاریگەری جەستەش تێ ئەگەن. ئێمە دەبینین کە زۆر کاتە جەستەکان یان نادرێنەوە بۆ نمونە لە دوایین ڕووداودا کە چوار هەواڵی کۆمەڵە کوژران وەکو پژمان فاتەحی و وەفا ئازەرباد و هاوڕێکانیان تەرمەکانی ئەوانیشیان نەدانەوە.
ئەمە دیاردەیە ڕژیم هەر بەردەوامی پێدات چونکە بە کاریگەریەکەی لەسەر کۆمەلگا دەزانێت و هەروەها کاریگەری ئەوەش دەزانێت کە کاتێک تەرمەکان ئەدرێتەوە بە تایبەتی لە کوردستان هەمیشە ڕێوڕسمی ئەسپەرتەگردنی کەسانی چالاک و کەسانی ناسرا و شەهیدەکان وەکو میتینگێکی سیاسی و هێمایەکی بەرخۆدان و بە گیرداچوونەوەی حکوومەت بووە و هەروە دوایی مەزارەکانیش ئەبێتە شوێنێکی هێمای بەرخۆدان بۆ خەڵک و ورە بەخشین بە خەڵک بۆیە لەو ڕێگایەوە هەوڵ ئەدات کە کاریگەری لەسەر وەکو شوکێکی عاتفی بە کۆمەلگا بدات بە کاریگەری خۆی هەیە بەڕای منیش بزوتنەوەکان و سەرهەڵدانەکان و شۆڕشەکان لە ئێران و بە تایبەتی لە کوردستان هیچ کات نەوەستاوە ئەگەر سەیری مێژووی زیاتر لە 50 ساڵ 55 ساڵ 6 ساڵی ڕابردوو بکەین لە سەردەمی پەهلەویەکانیشدا کە زڵم و جەنایەت کەمتر لە ئێستا نەبوو هەر بۆنەوە بۆ بۆنی جەنایەتەکانی ئەوانەوە شۆڕشی 57 سەری هەڵدا و بەڕای من هەر ئەم دام و دەستگای ئیتڵاعاتی کە ئێستا هەیە بنەڕەتەکەی و هەموو سازوکارەکەی لەلایەن پەهلەویەکانەوە دانراوە و ئێستاش تاوانەکانیان بەردەوامە هەر لەو کاتەوە شۆڕشی 57 بووە دوایی شۆڕشەکانی کوردستان بووە بەقاوەمەتی شاری سنە بووە سەرهەڵدانەکانی تر بووە یعنی بزوتنەوە و جنبش و شۆڕشەکان هەرگیز نەوەستاوە کە لە چەند قۆناغدا گەیشتە ترۆپ وەکو 96 وەکو ساڵی 98 و دوایی لە بزوتنەوەی ژنجیان ئازادیدا گەیشتوتە ترۆپ و بەڕای من هەنێجار کەس باسی ئەوە دەکەن کە بزوتنەوەی ژنجیان ئازادی شکستی خوار یا فۆتا یا دامرکان نا دانەمرکە لە جەریانی هەست خەریکە گەشە دەکات بە ڕێگایەکی تردا هەنێجارە شۆڕشەکان لە وڵاتانی تردا لە دنیادا 10 ساڵ 15 ساڵ یا زیاتر توولە کێشێکە بە درێژەی پێدرێک تا بگێتە سەرکەوتن بەڕای من ئەم بزوتنەوە بەردەوامە خەریکە کاریگەریەکانی خۆی لەسەر کۆمەلگا دائنێ تەنانەت ئەوەی کە ئەی بینین ئێستا لە کۆمەلگا لە هەنێ شوێندا ژنکوژی بە ڕادەیەکی زۆر پەرێسەندووە تەنانەت ئەوەش کاریگەریەکەی کاریگەری ئەو سیستەمە پیا و سالار و مەذهبیە بەرامبەر بە بزوتنەوەی ژنجیان ئازادی بۆیە دەتوانین بڵێن کە بزوتنەوەکە نەفۆتاوە و هەر لە دەهەی 60 و پێش دەهەی 60 و لە دەهەی 50 هەر تاکو ئێستا بەردەوامە لە خزمەتتاندا ئەگەر پرسیارێکترتان هەیە دەستخۆش بێ بۆ ڕوونکردنەوەکانت هاوڕێ شیوە فەکوریان دێمە وڵاتان سپاس بۆ ئێوەش ئەمێ بچمەوە لای هاوڕێ ئەسعەد ڕۆستەمێ پرسیارێکمان لە جەنابیان هەڵ و تێکۆشان بۆ بەدەستهێنانی مافەڕەوەکان تەنیا لە نێو سنوورەکانی ئێراندا قەتیز نەمایەوە ئێرانیەکانی دادخوازی دەروەی وڵاتیش وەک دەزانین هەمیشە ڕۆڵی بەرچاویان گەڕاوە لەوانەش بە دادگای گەیاندنی حەمید نووری ئەگەر لەم باسەوە بۆمان بدوێت و کاریگەری و دادگاییکردنەکەی حەمید نووری چۆن بوو قسەیەکمان بۆ بکەی بفەرمۆ دیارە ژمارێک لە بەردەوام ژمارێک لە کاربەستانی کۆماری ئیسلامی هاتوچی وڵاتانی ئوروپاییان کردووە هاتوچی ئەمریکایان کردووە کانەدا یا شوێنەکانی تر بە بەردەوام هەڵسوڕاوانی سیاسی بە بەردەوام خەڵکێکە لە کۆماری ئیسلامی هۆکارێک بووە بۆ هاتنە درەوەیان لە ئێران و جێهێشتنی شوێنی لەدایک بوون و کەسوکاریان و ئەو کۆمەلگای کە پێیان خۆش بووە بە ئازادانە ناویە هاتۆچوو بکەن هەوڵیان داوە کە ئەمانە بخەنە بەئیسلاح ژێر قوانینێک لەم وڵاتانە بۆ کەسانێک کە جنایەت جەنگییان جنایەت لە زیندانەکان یا جنایەت بۆ پێشێلکردنی مافی مرۆڤیان کردووە لە وڵاتەکانی خۆیان بەڕێوە ببن وتم وڵاتانێک بووە کە لە ئەوجی شەرمێونی و لە ئەوجی بەئیسلاح بێپرینسیپی خۆیانە کەسانی وەکو شاهرودیان کە هێنابوو بۆ ئاڵمان بۆ چارەسەر وەرگرتن لەژێر تەدابیر سەخت ئەمنیەتیە بەڕێ کردەوە بۆ لای کۆماری ئیسلامی لە سوێدا دوای ماوەیەکی یەکجار زۆر توولانی دادگاییکردنی حەمیدی نووری دوای ئەو هەموو درودە لەسە و تەحقیرە و کە لەلایەن ئەم جنایەتکارە و بەنسبەت سیستمی قەزایی و بازداشتگاکانی سوێدە و باس ئەکرات کە چیان لێ کردوم و چیان لێ نەکردوم دوای ئەو هەموو فشارانەی کە هەڵسوڕاوانی سیاسی
لە بەردەم دادگای حەمیدی نووریە بەڕێوەیان برد، کتێبی گەورەیان لەسەر نووسی، بڵاو بوویەوە و بە دنیا نیشاندرا کە جنایەتکارە گەل کۆماری ئیسلامی بە مەحزەمێکە لە ئێران بێنە دەرەو لە چاوی هەڵسوڕاوانی سیاسی پەیگیر، لە چاوی هەڵسوڕاوانی اجتماعی و کەسانێکە وتم کۆماری ئیسلامی بە هۆکارێک ئەزانن بۆ هاتنە دەرەوەی خۆیان لە چاوی ئەوانە و دوور نامێنێت. ئەگەرچی وڵاتی سوێد لە معامڵاتی خۆی لەگەڵ کۆماری ئیسلامیە حکمی دادگاکەی خۆی پێشێل کردووە، حەمید نووری تەحویڵی کۆماری ئیسلامی داوە، بەڵام بینیمان کە حەمید نووری بەدوای ئازادبوونیە بۆ تەنانەت بۆ ڕەفتار و قسە و باسانەی کە کۆماری ئیسلامی هەوڵیدا بەشێک ئەلبەتە بەشێک لە باڵە جۆر بە جۆرەکانی ناو کۆماری ئیسلامی هەوڵیاندا بیهێنن گەورەی کەنە و لەگەڵی بەرنامە بکەن لە تەلەڤیزیۆنەکانیانەوە بڵاوی کەنە و هەموو ئەو شتانەی کە لە دادگای سوێدا ئینکاری کردوتی هیچی من نیم لەوەی دیسان بە افتخارەوە دەرێ من بووم، هەموو ئەوانە من بووم، حاضر بووم کە گیانم بدەم و ئەمە بکەم و ئەوە بکەم. ئەمە بە نەزەر من ئەم قسانەی حەمید نووری ئەبێ بە بەشێکی تر لە مێژووی بێسلاح کێشانە پای حکمی دادگای جنایەتکارانی کۆماری ئیسلامی و بڕوانەکردن بە قسەکانیان. ئەگەرچی حەمید نووری بەدەست سیستمی قەزایی سوێدە و توانی ڕزگاری بێت، بەڵام بۆمان دەرکەوت هەموو ئەو شتانەی کاڵسراوانی سیاسی زیندانیانی قەدیمی سیاسی بە نسبەت ئەم جنایەتکارە باسییان کردبوو، دیسان دەورێکی تر اعترافی کرد لە ڕۆشنەوەی و بەشداریکردنی لە بەرنامە تەلەڤیزیۆنەکانی کۆماری ئیسلامیە و نیشانیدا کە بەڕاستی هەر هەمان جنایەتکارە و زۆر خراپتر کە ئەوانیش باسییان کردووە. بەڵام خۆشبەختانە هەڵسوڕاوانی سیاسی، هەڵسوڕاوانی چەپ کارێکیان کرد کە بۆ ماوەیە چەند ساڵێکیش بووێ ئەم جنایەتکارە ڕابگیرێت، ببێت بە بابەتی میدیاکان باسی لێ بکرێت و دیسان کەیسێک کە کۆماری ئیسلامی لە دەیە 6 ساعت هەوڵیدا سەرپۆشی لەسەردا بنێ بکرێتەوە و لە پەنای ئەویشا چەندین دادگایتر بەڕێوە چوو و تەنانەت بینیمان کە ئەم وەکو وڵات وەکو هێز وەکو ئەوانەی کە جمهوری ئیسلامی وەکو دوکانێک وەکو مۆڵێک وەکو بازارێک ئەبینن ئەوانە بنینە لاوە ئەوەی کە ئەم کۆمەڵگە یان بیری ڕزگاری خوازی، بیری ڕێزگرتن لە ئینسان وەکو ئینسان لە وڵاتانە چه عەکسولعەمەڵ و چه جوابێکی بە پرسیارهایەکە و هەیەکە هەڵسوڕاوانی سیاسی زیندانیانی سیاسی لە دەرەوەی وڵات بەنسبەت ئەم جنایەتکارانە و باسی ئەکەن تا چەندە پرسیار دروست ئەکاوە، تا چەندە وەکو هاوڕێ شیواش باسی کرد کە ئەو جەهەتە ئەگرێتە بەرکە کارێ بکرێت کە ئەم جنایەتانە دووبارە و نەبن بێدەنگی نەکرێت لە مقابڵیانە و خودی ناوەرۆکی بەڕاستی جنبشی ژیناوە ژنجیان ئازادی ئەوەیە کە یەکی لە شانازیەکانی ئەوەیە کە باسی محاکماکە، باسی دادگایی عەلەنی ئەکا، باسی جوابنەوە بە جنایەت ئەکات و باسی ئەوە ناکات کە بڵێ ئێمە ئەو جنایەتانە دووبارە ئەکەین، ناڵێ ئێمە ئەیانگرین کوێریانەکەین، ناڵێ ئێمە ئەیانگرین پوڵ فیشەکەی کە پێیان تیرباران کراون لە دایک و باوکیانە سینەوە، دەڵێ دادگایی عادڵانەیانەکەین ئەم کەسانە لە پێش چاو میدیای جەهانی لیان ئەپرسینەوە کە بۆ ئەم جنایەتانتان کردووە. کەوا بوو پێم وایە تەسیراتێکە لە دەرەوەی وڵات ئەم هەڵسوڕاوانەوە ئەم زیندانیانی سیاسی پێشووە هیان بووە لە نووسین بیرەوەریەکانیانەوە بیگرە تا ڕۆشتن و گرتنە دەستی پلاکاردێکە جومڵەیەک کە جنایەتکارێ وەکو نووری پیانی وتووە وەستان لە بەردادگایەکە، هەموو ئەمانە ڕاستی پشتیوانیە لە بزوتنەوەی دادخوازی لە کۆمەڵگای ئێرانە. وڵێ دەستخۆش هاوڕێ سەد ئەمەوێ بچمەوە لای هاوڕێ شیوە
ئەگەر گوێی لە دەنگم بێ. بەڵێ لە خزمەتتاندا. ئەزیزی وڵا پرسیارێکی تریشم هەبوو تایبەت بە ئێوە وەکو چالاکێکی مافی مرۆڤ جوابی ئەم پرسیارم بیتەوە. دەوڵەتەکان و ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان چه بارەنی یاخود بە نەرێنی سەبارەت بە بابەتێکی وەک ئازادی حەمید نووری کاردانەوەیان بەرامبەر بزوتنەوەی دادخۆزان چۆن بووە؟ بێگومان کاردانەوەکەیان نەرێنی بوو، ئەوەی کە هاتن لە پێشدا دانیان بەوە دانا کە ئەم کابرا کەسێکی جنایەتکارە، ئەم کابرا کەسێکی تاوانبارە، دەستی بووە لە کوشتنی ئەو هەموو مرۆڤە بێتاوانە کە بەو شێوەیە کوژران کە بەبێ محاکمە بەبێ هیچ بەو شێوەیە کوژران دەستی تێدا بووە تاوانبار و حکمی وەرگرت و سزای وەرگرت. دواتر لە سەرت و سۆدای سیاسیدا بۆ شێوەیە گۆڕینەوەیان لەگەڵ کرد لەگەڵ شارومەندێکی ئۆروپایی. بەڕای من کاردانەوەکان نەک هەر نەرێنی و نگریسە، بەڵکو پەڵەیەکی ڕەش و شەرماوەرە لەسەر توێڵیان بۆ هەتایە هیچ کات ئەو پەڵە ڕەشە لەسەر مێژویان ناسڕێتەوە کە کەسێکی ئاوا تاوانباریان بە ئاسانی ڕادستی ڕژیم کردەوە کە هەروەک هاوڕێ ئەسعەد باسی کرد بێت بە شانازیەوە باسی بکە بڵێ جنایەتەکان من کردوم و ئێستاش بە ئاسانی دەرباز بووم و ژیانی خۆم ئەەکەم. کاردانەوەکان بەڕای من بەڕاستی نەرێنی بووە، هیچ ئەوەیش کە کردویانە هیچ پاساوێک هەڵ ناگرێت نە لە باری سیاسیەوە نە لە باری ئەخلاقیەوە، تەنیا بەرژەوەندی وڵاتانی خۆیان تەنانەت نازانم بەرژەوەندی خۆشیان لە بەرچاو نەگرت. یعنی بەڕای من تەنانەت فقط ئەوەیان سەپاند کە بەڕای من سیستەمی سەرمایە لە هەموو دنیادا پشتیوانی یەکن، تەنها ئەویان سلماند ئەگینا لە باری سیاسیشەوە ئەوە لە بەرژەوەندیاندا نەبوو. بڵێ دەست خۆش بۆ تێبینی و ڕوونکردنەوەکانی تۆش. هاوڕێ ئەسعەد دێمە لای جەنابتان لە کۆتاییدا دەمەوێت چاوێک لە داهاتوو بکەین بزوتنەوەی دادخوازی ئێستا تەمەنی زیاتر یان 3 دەی تێپەڕاندووە توانم بڵێم 4 دەیە. ئامانجی کۆتایی ئەم بزوتنەوەیە یان ئامانجی حەقی ئەم بزوتنەوەیە لە ئاخیرا چییە و ئایا تەنیا داوای دادگاییکردنی تاوانبارانی دەی 6 دەکات یاخود بە شێوەیەکی دانەبراو بەسراوەتەوە بە خەباتی گەورەتر بۆ گۆڕانکاری بنەڕەتی. گرنگترین فاکتەرەکان کە ئاڕاستی داهاتووی ئەم بزوتنەوەی دیاری دەکەن چین و پەیامی ئێوە بۆ نەوەی نوێ کە درێژە پێدەری ئەم خەباتەوە ڕێگایان چییە؟ لە سەرەتا و ئاماژەم پێدا وتم بەڕاستی خواست و ویستەکانی ئەوان لە پەنای ئەوەی کە ئەیانەوێ قاتڵی ڕۆڵەکانیان جنایەتکارگەلێکە چەند دەیەس ماڵی ئەوانیان کردووەتە شوێنی سیرکردنی عەکسی خۆشەویستەکانیان و داخەڵگردنی ئەم خۆشەویستانە بۆ ڕۆژی تۆڵەسەنەوە لەم جنایەتکارگەلە بێسلاح خواست و ویستی ئەوان بێجگە لەمە خواست و ویستێکی سیاسیشە. بۆچی ئەڵێم سیاسیە؟ لەبەر ئەوەی کە ئەو کەسەی کە ڕۆڵەکەی چالاکێکی کرێکاری بووە، چالاکێکی خوازیاری ئازادی و بەرابەری بووە، پێشمەرگەیەک بووە کە چەکی هەڵگردووە لە بەرامبەر هێرشێکا کە بە فتوای جنایەتکارێ وەکو خومەینی دراوەوە هێرش کراوەتە سەر کوردستان. ئازادی خوازێک بووە کە لە تورکمان سەحرا چەکی هەڵگردووە بۆ بەرانبەرکێ لەگەڵ جنایەتکارانی کۆماری ئیسلامی کە هێرشیان کردووەتە سەر خواست و ویست و متالبات و دەستکەوتگەلێکە ئەوان بەدەستیان هێناوە. هەموو ئەمانە دارای بیر و باوەڕگەلێک بوون کە ئەگەر چی جسمیان لەلایەن کۆماری ئیسلامیە و لە نێو بنەماڵەکانیانە لە نێو جنبشەکە حەسف بووە بەڵام ئەفکاریان پەرەی سندووە. ئەمڕۆ خۆب کۆماری ئیسلامی تا دوێنێ هەوڵی ئەدا کە وشەی کرێکار وەکو تەحقیر بەکار بووە. ئەمڕۆ شەی کرێکار بووە بە شانازی. بزانی یعنی کەسێک کە دەڵێ من کرێکارم، من شانازیەکەم بەوەی کە داوای ئازادی بۆ ژنانەکەم، داوای ئازادی بۆ خوێندکارانەکەم، داوای ئازادی بۆ کۆمەڵگاکەم بە شانازیە و باسی ئەماکات، ئەمە ڕەنگدانەوەی بزوتنەوەیەکە کە لە پەنای بزوتنەوەی کرێکاری، لە پەنای بزوتنەوەی چینایەتی، لە پەنای بزوتنەوەی شۆڕشگێرانەی خەڵکی کوردستانە تەقویەتی پیا کردووە گەشەی سندووە. جێهێشتنی بیر و باوەڕی ڕزگاری خوازانە لە نێو ماڵی یەکە بە یەکەی ئەو کەسانەی کە
بەخواست و ویستی لەم چەشنە و کۆماری ئیسلامی گیانی لیان سندوێتەوە، حەقی ژیانی لیان سندوێتەوە، ئیعدامی کردوون، تیربارانی کردوون، وای کردووە کە ئەوان کۆمەڵێک ئینسان نین کە چاوەڕێکن بزانن کەی پێشتێ خامنەیش وەکو سەدام حوسێن پێ بکەن، کەی پێشتێکە خامنەیش وەکو قەزافی پێ بکەن، کەی پێشتێکە ئەم ڕژیمە بگۆڕن و بەقەوڵ بەشێکی بەرچاو لە ئۆپۆزیسیۆنی ڕاست کە باسی ڕژیم چێنج ئەکەن کە چێنجی کەن بۆیان خامنەی لە دەسەڵات بێتە خوارە ئەوان بتانن ڕەحەت ئیعلام جرم کەن عەلەیهی. نە ئەوە نییە، ئەوان قسەکانیان ئەمەیە کە ئەوان خوازیاری لە ناوچوون و سەرنگونی کۆماری ئیسلامین، خوازیاری ئەوەن کە لە دنیای داهاتوە هیچ مناڵێک باوکی بە جرمی داواکردن سەرەتایی ترین مافەکانیە و نەخرێتە زیندان، ئیعدام نەکرێ، تیرباران نەکرێ، ترسۆت لە ڕاوکێ لە ناو بنەماڵەکەیە دروست نەبێ، چەندین عەکس لە ناو ماڵەکانیانە هەڵ نەواسلێکە بە بەردەوام بە مناڵەکە هەر بڵێ ئەرێ ئەوە باوکت بوو، ڕۆشت بۆ ئازادی، ڕۆشت بۆ بەرابەری، ڕۆشت بۆ ڕزگارکردنی ئینسانەکان، ڕۆشت بۆ ئیزافەکردن تیکەیەک نان بە سفرەی خەڵکی فەقیر و هەژار، بەڵام ئەم جنایەتکارگە لێ ئیعدامیان کرد. لەم ڕۆژانە من مناڵەکەم لێ پرسیم وتی باوکە لە چی ئەترسی؟ هەر کە قسەمانە کرد بەیەک وتی باوکە تۆ لە چی ئەترسی؟ وتم پێوتم من ئەوەڵ هەوڵمدا بە شۆخی و ئەمانە بەشکەم پرسیارەکەی تۆزێ بەلاڕێیا بەموتی نە هەر لە واقعا تۆ لە چی ئەترسی؟ وتم سیر کە ئەگەر بمەوێ باسی ژیان و ڕابردووی تەمەنی خۆمت بۆ بکەم لە شەڕ ئەترسم، چۆن شەڕ تێت ماڵەکان وێرانەکات، مناڵەکان بێ دایک و باوکەکات، دایک و باوکەکان بێ مناڵ ئەکات و کۆمەلگا بەرەو عقارێکی زۆر خراپە بات. وتم لە زیندان ئەترسم بە خاتر ئەوە کە ئەو حەقە کێ داویە بە ئینسانێکی تر کە چۆن تۆوەکو من بیر ناکەیتەوە من تۆ بخەمە زیندانە و حەقت نەوێ 3 مانگ جارێ 4 مانگ جارێ 10 ساڵ 20 ساڵ چاوت بە خانەوادەگەی خۆت بکەفێ. زانی ئەمانە ترسهایەکە کە لە نەسلی لە دڵی نەسلی ئێمە ڕاگیراوە لە بێسلاح بەوە و ژیاوین کەوابوو بە باوەڕم دەبێ ئێمە دەبێ هەموو ئەو کەسانەی کە خۆمان لە ڕاستای یارمەتیدان بەو بزوتنەوەیە، لە ڕاستای خۆبینینەوە لە پەنای ئەو بزوتنەوەیە ئەبینینەوە لە کۆتاییە گشتمان لە یەک نقطایەکە گرینەوە کە واقعاً ئەوە کوێیە، ئەوە چه بیر و باوەڕێکەوە چه بەرنامەیەکە کە ئەتوانێ ئەو دنیایەمان بۆ دروست کات کە ئینسانەکان دوور بن لە جنایەتهایی کە ڕژیمەکان بە حکمی ئەوەی کە ئەمان مخالفی ئەوانن، دژی ئەوانن، جوابی ئەوان نادەنە و ڕخنەیان لێ ئەگرن، کتێبیان لەسەر ئەنووسن، وەکو شاملو وتی لە شعری وارتانە دەڵێ بەخاتر ڕەتبوون لە سافی سانسۆر و مەجبور بووم وارتان بکەم بە نازلی. دنیایەک دروست بێت کە ئینسانەکان بتوانن بە ڕەحەتی ڕەخنە بگرن لە حزبە سیاسیەکان، ڕەخنە بگرن لە ڕەهبەری حزبەکان، ڕەخنە بگرن لە بەرنامەی بێسلاح قانون ئەساسی وڵاتەکانیان. ئەسڵ ئینسان دروست بووە بۆ ئەوەی کە ڕەخنە بگرێت بۆ ئەوەی کە ئەو کەلۆکونانەی کە دروست ئەبێت لە ژیانی بەشەری ئیمڕۆ چاکی بکاتوە بیباتە بەرەو. لە کۆتایی ئەگەر 30 سانیە مەجالم پێ بدەی پێم خۆشە کە ڕێز بگرم لە یاد و بیرەوەری ئاخرین گیانبەخت کردوویەکە بۆ کوژانەوەی ئاگری کە لە کێوی ئاویێری شاری سنە کرابووە و ئەو باقی هاوڕێکانی کە بەشێکیان بەداخەوە ئێستەیش هان لە ژێر چاودێریە ڕێز بگرم لە یاد و بیرەوەری کاکە حەمید مرادی و دەستخۆشی بکەم لە غیرەت و لە شجاعەت و لە دڵسۆزبوونی بۆ تەبیعەت و پەلەوەر و ئەو گیان لە بەرانەی کە لە ئاویەر بوون و ڕۆشت و گیانی خۆی پێشکەش بە گیان و مانەوەی ئەوان کرد و هەروەها سەری ڕێز و نەوازشدا بنوێنم بۆ بنەماڵەکەی ئەو
و بۆ هەموو خەڵکی کوردستان کە لەم چەند ڕۆژە بەڕاستی بەو پەڕی پەرۆشیەوە ڕێزیان گرت لە یاد و بیرەوەری کاکە حەمید و ئارەزوو ئەەکەین کە باقی برینداران باش بنە و ئارەزوو ئەەکەین کە جارێکی تر ڕووداوی لەو چەشنە ڕوو نەداتەوە و سپاس بۆ تۆ. دەستخۆش بێ هاوڕاست داوا لێ بڕنەکەم کە کاتی بەنامەکەمان زۆر کەمی ماوە دەمەوێت زۆر بە کورتی بچمە لای هاوڕەشیوا و ئەویش بە کورتی لە ماوەی 2 دقیقە ئەگەر بتوانێت جوابمان بیتەوە یەک پرسیاری پشکۆلە ئەویش هەرت لە ڕای ئێوە ئێوە بۆ نەوەی نوێ کە درێژە پێدەری ئەم خەباتەن چییە؟ ئەگەر بتوانێت لە 2 دقیقە جوابی ئەم پرسیارم بیتەوە سپاس دەکەم. بەڕای من نەوەی نوێ نەوەیەکی زۆر جیاوازە ئێستا بەتایبەت لە کوردستان و لە ئێرانیش هەر وەک بینیمان لە بزوتنەوەی ژنجیان ئازادی کە زۆر شتی ناوازە ڕوویدا نەوەی نوێ زیاتر کەسانێکە لە بزوتنەوەکەدا بوون لەسەر شەقامدا بوون منداڵانی تەمەەن 13 ساڵ بۆ 25 ساڵ بوون بە ئازایی و لە خۆ بردوویەکی بێوێنەوە هاتنە سەر شەقام لە هیچ نەدەترسان و زیاترین کوژراوان و بریندارەکانیش هەر لە ئەوان بوون. نەوەیەکن زۆر بە مافی خۆیان ئاگادارن تەنیا من ناتانم لە شوێنێکان نیم جایگایەکە ئەوە من نییە کە داوایەکیان لێ بکەم تەنیا شتێکە هەیە ئەوەیە کە زیاتر بە ئاگا بێنەوە زیاتر باری زانستی خۆیان پتۆ بکەن بە بتوانن لە ڕابردوو تێبگەن کە پێش ئەوان بەرەکانی پێشەوان نەسڵەکانی پێشەوان چیان کرد هەڵەکانیان چی بوو دەستاوەردەکانیان چی بوو دەستکەوتیان چی بوو و ئەمان چۆن دەتوانن ئەو ڕێگایە بەردەوام بکەن ئەوەی بۆ ئەوان ئەمێنێتەوە کە ڕێگای خۆیان دیاری بکەن من بۆ ئیتر بۆم نییە کە ڕێگە بۆ نەوەی نوێ دیاری بکەمەوە ئەوان ڕێگەی خۆیان دیاری ئەەکەنەوە و هەروەها لە درێژەی قسەکانی هاوڕێ ئەسعەدا باسی گیانبەخت کرد و حەمید بۆرادی کرد بەڕای من ئەوە قەتڵێکی سیستماتیکە کە لەلایەن ڕژیمی پەت و سێدارەوە دروست بووە ئەو ڕژیمە بە ئان قەست ئەو ئاگرانە لە زاگرۆس و لە دارستانەکانی کوردستان و دیکەی ناوچەکان بەرئەدات کە خۆی بەگشتی دژ بە سروشتی هەموو ئێرانی لە ناو بردووە وەک دەریاچەی ورمێ وەک شوێنەکانی تر بەڵام ئەو لە کوردستان وەکو مەهەندسیەکی سیاسی بەکار ئەبات بۆ سەرکوتی زیاتری خەڵکو و شکاندنی ورەی خەڵک هەروەها ناوچەکان وەکو کاری سەرمایه‌داری و بە سەربازگەکردنی کوردستان بەکاردێنێ ئەمدەن ئاگرکەوتنەوەکان بە ئان قەستە تەنانەت من بۆی دەچم کە کوشتنی کە ئەم کەسانش کە دەچن بۆ کوژاندنەوەی ئاگرەکانیش بە ئان قەست بێ دەستێکی تێدا بێ کە کوشت ئەم کەسانە ناسراون و هەوڵ ئەدەن لە بەرامبەر پیلانەکانی کۆماری ئیسلامیدا بۆستنەوە یەکە دەیان سڕێتەوە دەیان کوژێ هەر لێرەشتا منیش یاد و ناوی ئەوان و دیکەی گیانبەخت کردووەکانی ڕێگەی ئازادی و ژینگە پارێزی بەرز ڕادەگرم و سەر ڕێز و نوازشیان بۆ دانێن و دەستخۆشی لە ئێوە بەرنامەکەشتان دەکەم. زۆر سپاسانەکەم داوای لە بنەکەم کە کاتی بەرنامەکەمان کەم ماوە زۆر سپاس بۆ هەردوو میوانی بەڕێز هاوڕێستانەکەم دەستخۆشی کۆمەڵە و هاوڕێ شیوە فەکوریان چالاکی مافی مرۆڤ هیوادارم ئەم گفتوگۆیانە بەم گفتوگویانە توانی بێتمان ڕووناکیەک زیاد بکەین لەسەر ئەو کوشتارگەری و لەسەر ئەو ستەمکاریە مێژووی کە لەژێر دەسەڵاتی جمهوری ئیسلامیدا دەرهەق بە خەڵکی کراوە. سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا لەگەڵمان نابوون هیچی ترمان نەماوە و سپاس کە تا ئێستا لەگەڵمانە.